شهید محەممەد ناسرا بە شەهید ئارام کردی لە 12/3/2018 پەیوەندی کرد. پەیوەندیشی نەتیجەی ئەو سەختەی کە دووەلی ئەقلیمی لەسەر هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتیش لە ڕۆژاوە. ئەم کوڕە هەستی نەتەوایەتی ئەوەندە بەرز بوو ئەوەندە بەرز بوو بڕیاری بەرخودانیدا کە بەرخودان لەگەڵ دەست خەڵگرتنی چەک دژی هێزی داگیرگەری فاشستی تورک و داعش ڕووی لە ڕۆژاوا کرد. لە بڕواری بیستی ئەم مانگە بیستی دا شەهید بوو لە سەرەکانی کە شەهید بوو. ئێمە وەکو بنەماڵە وەکو هۆزی شوانش سەربەرزین بە شەهید بوونی لەبەرەوە بڕیاری خۆیەتی و مای سەربەرزیە بۆ هەموو نەتەوەی کورد بە تایبەتی بۆ بنەماڵەکەی و بۆ هۆزی شوانش. بڕیار هێزی داگیرکەر کە لە نەتیجەی زەختی و هێرشکردنی سەر وڵات و نیشتیمان وا بکە کە گەنجێک بڕیاری خۆبەختکردنە لە پێناوی ئەمە مای سەربەرزیە بۆ هەموو لایەک.